دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری خێرخوازانی کوردستان بەردەوامە لە پرۆژەوە هاوکاریەکانی بۆ موسڵمانانی برسیکراوی کەرتی غەزا. لەو چوارچێوێدا بەخشین پرۆژەیەکی بەرفراوانی بۆ ئامادەکردن و ناردنی گۆشتی قوت و بۆ کەرتی غەزا بەڕێوە دەبات. بۆ مەبەستە تیمێکی بەخشین لە گەورەترین کارگەکانی لە قوتونانی گۆشتە لە ئوردن بۆ بە ئەنجامگەیاندنی پرۆژەکە. ئەمڕۆ دەستگای خێرخوازی بەخشین لە وڵاتی ئەردەنە بۆ ئامادەکردنی هەزاران قوتووە گۆشتی ئامادەکراو بۆ هاوڵاتیانی غەزا. قوتووەکان بە لۆگۆی بەخشینەوە کراون، لۆگۆی بەخشینی پێوەیە کە دەکاتە دەست هاوڵاتیانی غەزا، بە لۆگۆی بەخشینەوە دەکاتە دەست هاوڵاتیانی بەخشا، دەکاتە دەست هاوڵاتیانی غەزا و لێی نووسراوە حەلال کە ئەمە بە شێوازێکی شەرعیانە و تەندروستیانە ئامادەکراوە و لێیشی نووسراوە ئەم قوتووە بۆ فرۆشتن نییە، بۆ فرۆشتن نییە، تەنها بۆ بەخشینە، واتە تەنها بۆ کاری خێریە و دەدرێ بە هاوڵاتیان. ئەمڕۆ بەخشین زیاد لە هەزاران چەندین هەزار قوت و گۆشتی خۆشەکراوی ئامادە کردووە و لە ڕێگەی دەروازەکانی ئەردەنەوە دەیانێرێت بۆ غەزە بۆ پێقەوماوانی غەزا. ڕێکخراوی تەریق الحەیات کە ڕێکخراوێکی خێرخوازیە و لە چەندین وڵاتی عەرەبی چالاکی و پرۆژە بەڕێوە دەبات، سوپاسی خێرەوەمەندانی کوردستان دەکات کە دەستگرۆیی موسڵمانانی غەزە دەکەن و باوکاریەکانیان لە ڕێی بەخشینەوە بەشێک لە برسێتی و ئازارەکانی موسڵمانانی غەزە کەم دەکەنەوە. نشكر مؤسسة بخشين الخيرية. سوپاسی دەستگای خێرخوازی بەخشین دەکەین کە لەگەڵ دەستگاکەمان دەستگای تەریق الحەیات هاوکار و هەماهەنگە بۆ گەیاندنی پرۆژەی گۆشتی قوت بۆ خەڵکی فەڵەستین و غەزە. ئومێدمان بەخوای گەورەیە کە لە نزیکترین کاتدا ئەم کارە هاوبەشەمان ئەنجامی هەبێت و گۆشتەکە بگاتە دەستی دانیشتوانی غەزە. ئێمە سوپاسی خێرخوازان و دەستگای خێرخوازی بەخشینیش دەکەین بۆ ئەم کار و پرۆژە خێرخوازیەیان. پرۆژەی ئامادەکردن و ناردنی گۆشتی قوت بۆ هاوڵاتیانی غەزە بەشێکی دیکەیە لە پرۆژەوە هاوکاریەکانی دەستگای خێرخوازی بەخشین بۆ کەمکردنەوەی ئەو برسێتیەی قەوارەی زایۆنی بەسەر غەزەدا سەپاندوێتی. پێشتریش بەخشین ڕایگەیاندبوو کە لە ڕۆژانی داهاتوودا پرۆژەی ئامادەکردن و گەیاندنی هەزار بەشە خۆراکی دیکە بۆ غەزە ڕادەپەڕێنێت.